نەبوونی ئاوی خواردنەوە و پڕۆژە خزمەتگوزاریەکانی دیکە تەنگیان بە دانیشتوانی گەڕەکی کوردستان هەڵچنیوە. ئەمە شوای کردووە نیگەرانی خەڵکی و گەڕەکەی بە دوای خۆیدا بهێنێت و داوا دەکەن کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. وەڵای ئێمە هانا بۆ هەر کەسێکە بین کەس نایە بە دوای دەنگمانەوە. ئێمە بێ ئاوین، بێ کارەباین، حەقی کارەبا ئەدەم، حەقی ئاوەدەم، حەقی زبالادەم، بەڵام هیچ چیم بۆ جێبەجێ ناکرێت. نە ئاومەیە، نە کارەبام هەیە، نە زبالەکەش وە خۆی دێ هەڵێگرێ. قەینا ئێمە چ گوناح و تاوانێکمان هەیە لەم فەیلەکە لەم گەڕەکە هیچ خزمەتگوزاریەکمان بۆ ناگرێت. شاریعمان نییە، ئاومان نییە، کارەبامان نییە. یعنی من ئەم قسەیەکەم یە قساکەم ئەڵێم عیبە لە وڵاتێکە ژێر نەودێ غاز بێ ئاوت ئاو نەبێ کارەبا نەبێ خزمەتگوزاری نەبێ. بەخوا عیبە کرێکار هەیە لێرە ڕۆژی 15,000 ئیشەکە تەنکەری ئەو 10,000. بەرپرسی یەکەم لەم شارە ڕاکانجبووریە. بڕۆ مەنتیقەکان خۆیان هەمووی ئاوی فول، خزمەتگوزاری فول، کارەبای فول. بە یەکەم مەنتیقە کە لە ڕووی خزمەتگوزاریەوە سفرە ئەم مەنتیقەی فەیلەقەیە. گەنجێکی دانیشتووی گەڕەکی کوردستانە بە هەوڵەکانی لەگەڵایەنە پەیوەندیدارەکان چەند پرۆژەیەکی خزمەتگوزاریان لە گەڕەکەکە جێبەجێ کردووە و باسی نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی ئاو و کێشەی کارەبا و ڕێگاوبان دەکات. کێشەکانی ئەمە لێ کێشە کۆ نابێتەوە لەبەرەوەی ئەم گەڕەکانە لەلایەن دەسەڵاتداران و تەواو پەرایۆز خراون. ئێتیمان دراوە بە کۆمەڵی گەڕێکی تری نوێ کە دروست دەکرێت و بڵێ بەرپرسەکان تیانیشتەجێن. ئێمە کێشەی ڕێگاوبانمان هەیە و کێشەی ئاومانەیە و کێشەی ئاوەڕۆ و کێشەی کارەبامانەیە. کێشەی بابەتی ئاو تا ئێستا دیارە حل نەکرا. هەموو هاوینانێک بابەتی ئاو دووبارە سەر هەڵداتەوە. کێشەی کارەبا ئێمە نەقسمانێ لە مەحاویلەکانە دیارە خەمخۆر و دڵسۆز نییە بێن کەم و کورتی مەحاویلەکان پڕ بکەنەوە. بابەتی ڕێگەوبانەکە بینیرە بەڕاستی تەواو سەرجەم ڕێگاسەرەکانی ئەم گەڕەکانە بە تایبەت گەڕەی کوردستان تەواو وێران بوون. وەڵام تا ئێسش بەداخەوە هیچ دڵسۆزێک نییە بابەتی ئەمە چارەسەرکار. ئێمە موافقمان لە محافەزە بۆنە زۆر جار ئەچین هەوڵەی لە شارەوانیەکان لە پارێزگای کەرکووک، بەڵام چونکە دڵسۆز و خەمخۆری نییە. ئەمە گەڕێکێکی کوردیە، خەمخۆری کوردمانیە لەم شارە بەداخەوە هەموو ئەو کتابوشتانی کە ئەکرێ زۆربەی جار پەراوێزەخرێن و جێبەجێ ناکرێن. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک پرۆژەی ڕێگاوبان و ئاوەڕۆ و قیرتاوکردنی گەڕەکەکە چووەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام وەک دانیشتوانی ئەو گەڕەکە خۆیان دەڵێن گەڕەکەکەیان هێندە بێ خزمەتگوزاریە نەتوانراوە وەک پێویست پرۆژەکانیان پێبگات. بۆیە داواکارن هاوشێوەی گەڕەکەکانی دیکە ئەوانیش لە پرۆژە خزمەتگوزاریەکان بێبەش نەکرێن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.